بسم الله الرحمن الرحيم. سڵاوی خواتان لێبێ بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام، ئەم کاتتان باش. خۆشحاڵم بەوەی کە لە ئەڵلقەیەکی تازە دێمەوە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست. خۆشحاڵم بەوەی کە بتوانین لەم چەند ماوەی کە لە بەردەستماندایە لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستا بین و بتوانین باز لە گرفتی کەم ئاوی بکەین لە هەرێمی کوردستان. بۆچی تا ئێستاکە چارەسەر نابێ؟ یعنی زۆر سەیرە تۆ وڵاتێک یاخود هەرێمێک ئەگەر بەراوردی بکەین بە وڵاتانی پێشکەوتووی دنیا، ئەگەر بەراوردێک بکەین لە ماوەی ئەو 30 ساڵەی کە ڕابرد، دەبینین زۆرێک لە وڵاتانی دنیا زۆر پێشکەوتنی گەورەیان بەخۆوە بینی و زۆر نوێکاریان کرد لە ژیاندا، لە خزمەتکردنی خەڵک بە هەموو جۆرێک، ینی هەر لە سین، لە ئەمریکا، لە سوید، لە سویسرا، لە ئیمارات، لە تورکیا، لە هندستان، لە زۆرێک لە وڵاتی دنیا، لە سنگافورە، لە مالیزیا، یعنی لە وڵاتانی دەوروبەرمان، یعنی دەبینین بەداخەوە بەس ئێمە لە هەرێمی کوردستان هەندێک بینا بەرز بۆتەوە، هەندێک جادە دروست کراوە و ئەوەی تر تا ئێستاکە گرفتی کارەبا 32 ساڵە گرفتی کارەبا هەیە، 32 ساڵە گرفتی ئاو هەیە، 32 ساڵە گرفتی سوتەمەنی هەیە و کۆمەڵێک گرفتی تر هەیە کە بەداخەوە خەڵک پێوەی دەناڵێنێ تا ئێستا چارەسەر نەکراوە. یعنی یەک لەوانە بە تەحدید مەسەلەی گرفتی ئاو، کەم ئاوی. یعنی ئێمە ئەگەر ببینین زەی گەورەمان هەیە، زەی بچووکمان هەیە، ڕووباری ترمان هەیە، سەرچاوی کانیاوەکانمان هەیە، بەنداومان هەیە، باران کەم تا زۆر هەیە. یعنی تۆ 32 ساڵ نەتوانی ئاوی 5-6 میلیۆن کەس دابینکەی. ئەی باشە وڵاتێک ملیارێک و 200,000 ملیارێک و 300,000 وڵاتێک 200 میلیۆن 300 میلیۆن وڵاتێک 6-7 میلیۆن 8 میلیۆن، یعنی بزانێت ینی بەداخەوە لە کەمێک لە وڵاتانی دنیا ینی کێشەی کەم ئاوی هەیە. ڕاستە لە تەواوی دنیا خودی مەسەلەی کەم ئاوی هەیە، بەڵام وەکو ئەوەی کە لێرە هەیە نییە. یعنی بەداخەوە پسپۆرێک باسی کرد ڕۆژێک گوێم لێ بوو، دەیوت تەنها ئەو ئاوەی کە بە هەولێردا دەڕوا، تەنها ئەو زەی گەورەیە 7 جار ئەگە هەڵەن بەشی هەموو ئوردن دەکا، 7 جار بەشی هەموو ئوردن دەکا. دەی کارەسات ئەوەیە کە ئێمە هەموو ساڵێ لە هاوینە دەبینین کە چەندین گەڕەکی ئەو هەولێرە. بەر لە بەرنامەکە لەگەڵ دۆستێک بەڵێ کاک تەمەن سڵاوت لەبێ بە قوربان قەپات بوو. بەر لە هاتنەوە بەرنامەکە هەر لەگەڵ دۆستێک زانیاری هەیە لەو بارەیەوە، وتم بە پێی ئەو زانیارێنی ئێوە مەسەلەی هەولێر ئەو ئاوە بۆ چارەسەر نابێ، هەندێک گەڕک ئاویان نییە. وتم نابم چەند گەڕک ئاویان نییە، تیزا چەند گەڕک ئاوی هەیە. بەداخەوە یعنی بەداخەوە یعنی ئێستا لە هەولێر بە تایبەتی بە نمونە ئەگە باسی هەولێر بکەین، ئەوە جگەر لەوەی کە لە شار و شارۆچکەکانیت کە هەمان کێشە و هەمان گرفتی کەم ئاوی هەیە، دەبینین هەندێک ئاویان هەر نییە و هەندێک ئەگەر هەشیان بێ دەبێ حرەسیاتی لە دیار بگرن، شەون خۆنی لە دیار بکەن تاوەکو بزانن چ کاتێک دێ. جاری وا هەیە کە ئاو دێ، ئەو کاتە ئاو دێ کە کارەبای نیشتیمانی کارەبای ڕئیسی دەبڕێ. ئەو کاتەش کە کابرا 3 ئەمپێر 2 ئەمپێری ڕاکێشاوە 4 ئەمپێری هەیە، نازانی موبارەتەکەی هەڵکە خۆی پێفێن کاتەوە یان ئەوتە ماتۆڕەکەی مزەخەکەی هەڵکە بۆی کە ئاوی بێ، نازانێ. یعنی بەڕاستی کارەسات ئەوەیە 30 کیلۆمەتر لە دووری هەولێر زەی کەڵەکە یاخود ئاوی زەی گەورەیە، یاخود ئاوی زەی قەندیلە. دەبینی ئەو ئاوەی کە بەوێ دادێ دەتوانێت یاخود بەشی هەموو عێراق دەکات، نەکرد تەنها بەشی هەولێر. کەچی بەداخەوە تا ئێستاکە ئەمە ئیفرازی 1 و 2 و 3مان هەیە، تا ئێستاکە نەتواندرا وەکو پێویست ئاو دابین بکرێ. بیرەکان کارەبایەکی پێویستیان نادەنێ، کارەبایەکی بەردەوامیان نادەنێ تا وەکو 24 سعات کارەبای هەبێ. ئەگەر 24 سعات بیرەکە کارەبای هەبێ ئەو کاتە دەتوانێت بەلانی کەم هەر هیچ نەبێت تۆزێک لە گرفتەکان کەم کاتەوە. یعنی ئەم هەموو سەددە ینی کراوە یاخود بەردەوام سەد دروست دەکرێت، کوات سوودێکمان لەو سەددانە بینیوە. کام سەددە توانیوێتی بە فعلی ببێتە مایە ئەوەی کە
کەم و کوڕی و یاخود گرفتەکانی کەمی ئاو چارەسەر بکە. ئەم هەموو بارانە دەبارێ و دەڕوا و بەلاش کەس ئیسفادەی لێ ناکە بەداخەوە دەبینین ڕۆژ بە ڕۆژ ساڵ بە ساڵ گرفتەکان زیاتر دەبن و خەڵکیش بێزارتر دەبێ. دەڵێن ئاو دابەزیە، ئاو زۆر دابەزیە. دەڵێن گرفتەکان ئەوەندەیە کە بیرێکی زۆری بێ. کاک سەمەد لە تەچیە، کاک سەمەد جان سڵاو برا. کاک سەمەد ئەم کاتت باش. کاک سەمەد السلام عليكم. سلام ورحمة الله. چۆنی باشی برا؟ کاک سەمەد ئێوە ڕووباریشتان نییە، ئێوە ڕووباریشتان نییە. تاکە لە هەموو کوردستان ئەزمەی کەم ئاویە. بەڵێ بەڵێ باسمان کرد. زۆر جار بەڵێ زۆر جار باوەڕم پێ بکە زستانانیش ئاو دێنم من. باشە ئەرێ بەخوا ئێستا پێش ئەو ئەمڕۆ لە ژیان بڕۆ سیارەکە بەرە دەبێ ئەومان هەیە لە سیارەکە دەبێ 1000 لتر هەیە گوتم چۆ پڕیکە لە ئاو. تاکەی کاک سەمەدجان تاکەی بەخوا بە دە ڕۆژ 12 جارێ ئەومان بۆ دێ بەخوا. 10 ڕۆژ 12 شەو 11 شەو دێ بەخوا. وای پێ دوایە حەل چییە کاک سەمەدجان؟ حەل چییە؟ چی بکرێ؟ زۆر جاریشەیە کە دێت ینی بە مۆلیدەیە ئێکاکە مۆلیدە 4 ئەمپێرمان هەیە هەرێداتەوە ئەبێتە لە کونتێ بۆ مۆلیدە. بەڵێ زۆر سپاس کاک سەمەدجان، زۆر سپاس. کاک دارا لە عەربەت. کاک دارا جان سڵاو بە قوربان. سلام علیکم. سلام ورحمة الله. تۆ چۆنی باشی؟ سلامت بی خواتان چۆنە؟ پێ بکە هەم لە دنیا و لە قیامەتە. خوای گەورە موفقتان کە. ئێوە وەزعتان چۆنە لەگەڵ ئاو بەو هاوینە بەو گەرمایە؟ وەڵاهی باشین، زۆر باشین، خراپ نییە، زۆر چاکە. خوای تەبارەک و تەعالا غەدر لە کەس ناکە، خۆی نەیکا. چۆن؟ ئەمە تەوەری ئاوە، ئەمە تەوەری کارەبایە، تەوەرەکان زۆرە مەعاش بۆ نایە لە بەغاوە ڕووی چوە تورکیا هاتەوە ئێرە. دۆلار بەرز بۆەوە، نزم بۆەوە، دۆلار لەسەر لار ڕۆی نەوەڵا بەم لار ڕۆی. ئەمانە هەمووی تەوەرە. ئەم مرۆڤەکەی بینی خۆی بەشێکە لەوە. بەڵێ چەپڵە بەدەستێ لێ نارێت. چۆن کاک دارا؟ لە 150 بۆ بێ لە 150 هەر بەر خەڵکەکە ئێم شەوەڵە دۆلار بەرز بۆ بانیشت گرانم. سبێ شەوەڵە دۆلار نزم بۆ ئەی شتەکە بۆ ئەرزان نابێ. بای 10,000 نان کڕە قەناعەت کە بەقە پرتەقاڵی قورس نییە. بێت کە لە بەعزە شتێکی دەرمان و ئێکسپایر و خواردنی بەسەر تومە خەڵک دەورە بینێ. کاک ئەنوەرگیان وایانە تۆ وەکو کەسێکی دنیادیدە پێت وایە ئەم هۆکاری کەمی ئاوا یاخود چارەسەر نەکردنی گرفتی ئاو بۆچی دەگەڕێتەوە تاکەی وابین؟ بەشێکە لەوەی خوا بێزکەس دەستگەلەوە خوا من قسێکم پێ پێم مەبڕە نەوکو پەیوەندی تربیەوە داخیتەوە بەسەرما. من ڕخنەم لە مامۆستا عەلی بابیر هەیە. بۆ؟ ئەزانی بۆچی پیاوی چاکە ڕاستی کردەوە وتی لە پەیمانی کۆ ناوتوانە ئافرەت لە فەراسوو خەڵق بووە. ئەمەی ڕاست کردەوە دەستی خۆش بێت چاوەکانی مازەکەم وتی وانە. بەڵام دوایەوە تەفسیریایە وتی ئافرەت وەکو فەراسوو وایە ناوشتی پیا و دڵ و گورتی. کاک دارا جان، کاک دارا عەزیزی من بکەش ئەوە بنووسێ پیاویش وەکو فەراسوو خوارە ئافرەتان ڕق لە پێغەمبەر هەڵ نەگرن. ئەچێتە قەزاقخانە لەسەر سفرەکە مناڵەکەی چای بە فەراسۆکە دەڵێ من وەکو ئەمەم فەقە پیاوانیشتانە یاوڕوم کردەوە کاکە هیچ نەبراوە فەراسوو نەبێ. کاک دارا کاگەنوەر وەڵڵی مەجالە دێ. کاک دارا گیان، کاک دارا عەزیزم قوربانی تۆ بابەتەکەیمە بابەتی ئاوە ئیشەڵڵا کاتێک ئەو بابەتەی کە جەنابەت باسی کرد باسمان کرد یان وەرە بەیەکەوە ڕۆژە دەچینە لای مامۆستا تێر دانیشە لە لای و خەڵک بزانێ خەڵێ باش لە شێر پێی دایکانە مامۆستا عەلی بابیر ئەمە ڕوونکاتەوە ئینشاءالله وەرە ڕۆژێک وەرە بەیەکەوە دەچینە لایودا دەنیشین هەموو شتێکت بۆ ڕۆن دەکاتەوە ئینشاءالله لە ڕێم کەناڵە خەڵک فێر بێ ئینشاءالله. تەلەفۆنی کاک ئایاد لە هەولێر. کاک دارا جان زۆر سپاست دەکەم بە قوربان. دەستەکانت خۆش کاک داراجان. کاک دارا بەڵێ کاک ئایاد سڵاوت لێبێ بە قوربان. کاک ئایاد دەچگەڕێکێکی لە هەولێر. کاک ئایاد السلام عليكم. عليكم السلام. کاک ئایاد دەگەر لە تەلەڤیزۆنەکەی کەسکەی جوێ لەمنگری لە تەلەفۆنەکەت با قسە بە یەکۆ بکەین.
بەڵێ جبتن لە موبایل دەڵێ چۆن کاگەیات دیارە بۆ تونێکی تر هەیە سەبارەت بە ئاوی هەولێر و کەسیان ئامادە نین پەنجە لەسەر برینەکان دابنێن چۆن زۆربەی بیرەکانی شاری هەولێر ئەمانە بۆ 20 ساڵ 25 ساڵ هەیە بۆ 30 ساڵ بەر لێسەر گەڕێتەوە هەیە 80 مەتر لێدراوە هەیە 100 مەتر لێدراوە هەیە 200 مەتر لێدراوە کەسی سیتێک لە پەنای دروست دەکرێت یان شخۆیەک بە شێوەیەش ستونی لە پەنای دروست دەکرێت یەک بیرێک لێ دەدات 200 مەتر هەڵی دەکەنێت یان 500 مەتر هەڵی دەکەنێت دوای کاک سەدام لێی داوە بە ڕەحمەت بێت ئەوانە تۆماتیکی وشک بکە بۆیە ئەمانە کەس نایە پارێزگاری هەولێر لێ دەڵێت تەوافەی ئاو دەکەینە ئیجباری کاکە تەوافەی ئاو مەکە ئیجباری کە کابرایەک ڕێگە پێدانی پێ دەدەی دێت پرۆژێک دروست دەکات وەرە ئەو بیرانە کە کاک سەدام لێی داوە بۆی نوێکەوە پێی نوێکەوە بۆ بڕهێنەی نوێکەوە بڵێوە دروست دەکەی یان سیتێک دروست دەکەی دوو بیری ئاو لێ دەدەی ئەو بیرانە 500 مەتر هەڵ دەکەنی وەرە بۆ خەڵکی فەقیرەکەش لە گەڕەکە شعبیەکە بۆ ئەویش بیرێک لێ بدە 500 مەتر یان هەمان بیری کە کاک سەدام لێی داوە بۆی نوێژەن بکەوە بەڵام ئەمانە نییە لە ئێستا دەدەن ئاو کەمی کردووە نەخەریت ئاو کەم نەکردو درۆیە بەڵام ئەوانەی کەەوە ئەم پرۆژانەی دروست دەکرێن و ئەم سیتیانە دروست دەکرێن ئەمانە بیرەکانی قوڵترە ناهێڵێت ئەو ئاوە بۆ خەڵکی فەقیر و هەژارەکە لەمەش قۆڕخکاری هەیە لەمەش داهەنگرانی دەسەڵات و دەستەکان قۆڕخکاری دەکەن بۆیە کەس نییە لە ئێستادا ئۆپۆزیسیۆنی جانەکانی ئۆپۆزیسیۆ بەڕاستی کەم دەرخەمن حکوومەتێک سەرتاپای جسمی سەرتاپای گیانی برینە حکوومەتێک سەرتاپای گیانی گەندەڵیە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن دەستەوەستانی سود بە یەک گەندەڵی ئەم حکوومەتە نابینن سوودیان لەسی بینیەوە یەک لایەنی ئۆپۆزیسیۆن تاوەکو ئێستا ئەم هەڵەی نەخۆشتەوە بێت بڵێت کاکەوەرە ئەم حکوومەتە گەشتیانی برینە بەواسطەی ئەم برینانەوە بۆ خۆی بێت هەڵێک بخۆزێتەوە خەڵکی لە خۆی ڕازی بکە بڵێ وەرە من ئەمەتان بۆ دەکەم لە بەرامبەر ئەمە کەس نییە ئەمانی زانەکانی ئۆپۆزیسیۆن بەسەرکردەکانیشانەوە وەکو خەڵکێکی هەژار دەستەوەستان وەستاون تاوەڕێی دەمی خەڵکی هەژار دەکەن خەڵک دێ بڵێ وەڵام من دێمە شەقام ئەو دێ بڵێ من بتو خۆپیشاندان دەکەم زیل تین ئەجیا بکرێتەوە هەر دیە بە شێوازێک بۆیە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن لە ئێستادا لە قەت لە سەد کەم تەرخەمن بازەکەشی دەدەن لە داهاتوودا بۆیە تاوەکو ئێستا لایەنەکانی ئۆپۆزیسیۆن لە 4 کورسی و لە 5 کورسی و 6 کورسی زیاتر بڕیان نەکردووە تاوەڕێی دەنگی ئەوەیانەکەوە پرۆپیرێژنێک لە فەنایەکەوە شتێکیان بدەنێ ئەبە دەنگی ئەمانە حکومەت تەشکیل بکەن بە حەیات نابن ساحەت حکومەت بمنوع لایەنەکانی ئۆپۆزیسیۆن دەبێت خۆیان یەکلا بکەنەوە دەنگی ناڕازی بۆ خۆیان بخۆزنەوە ئەم برینانەی حکومەت بۆ خۆیان دەستەکانت خۆش بە قوربان زۆر سوپاس کاک محمود لە دهۆک کاک محمود سڵاوت لێ بێ و کاتت باش کاک محمود ئەلو مەرحەبا حالی چۆن باش مامۆستاکەم باشی بە قوربان وەزعتان چۆنە ئەحواڵتان چۆنە الحەمدوللا مامۆستا سەبارەت لە مەوضوعی کەم ئاوی بەڵێ لە شاری دهۆک قەسەم بەخوا شەوێکی ئاو دەئێت شەوێکی نایێت شەوێک دێ شەوێک نایێ بەڵێ مامۆستاکەم باش ئێوە زۆر باشن لە چاوەندێک شوێن مامۆستاکەم قەسەم بەخوا ئەمە درستە بەڵام لە ڕوش نایێتەوە قەسەم لە هەندێک تاخەکان ئاو دێت هەندێک نایێت ئەم هۆکارە مامۆستاکەم مع العلم لە کوردستان زۆر ڕووباری هەیە زۆرکانی شوێنی ئاوی هەیە بەڵام دەسەڵات حەز نییە ئیسلاحی بکات حەز نییە ئیسلاحی بکات حەزی دەکەن ئەم والله مامۆستا بەڵێ کاک محمود جێمێتە لەگەڵ منی مامۆستا بەڵێ قەسەم بەخوا زۆر وەضعی نەخۆشە یعنی ئاو نییە قەسەم بەخوا لە هەندە تاخەکانی لە شاری دۆ گەڕەکەکانی لە شار دۆ زۆر هەیە چونکو ئاو بەڵێ دەستەکانت خۆش کاک محمود گیان زۆر سپاس بە قوربان دەستەکانت خۆش دیارە مەسلەی کەم ئاوی و ئەو گرفتی کەم ئاویە تەواوی کوردستانی گرتوێتەوە ساڵێک و 2 ساڵیش نییە دەمێکە لە حەقەتدا 32 ساڵە نەتواندراوە گرفتی کەم ئاوی و کەم کارەبایی و کەم سوتەمەنی
چارەسەر بکرێ کە ینی پێم وانێ شتێکی ئەوەندە زەحمەت بێ و دەکرا ینی بەڕێزێک باسی ئەوەی کرد دەڵێ بۆ لە ستیەکان بۆ لە مجەمەعەکان لە شوقەکان ینی ئەوانەی کە پرۆژەی چۆن دەڵێ ئەو کەسانەنە کە یان دەسەڵاتدارن یان لەوان نزیکن ئەو پرۆژانەی خۆیانە و هەموو شتێکیان بۆ متەوەفر کراوە. عجایبم بە شتێکی تر بێ کە دەڵێن گەڕەکە هەژارەکان وەزان وەکو چی دێتە بەرچاوم وەکو ئەوەیە کە تۆ لە ماڵەوە کاک دڵشاد لە پێنجوێن کاک دڵشاد جان سڵاو بە قوربان کاک دڵشاد ئەلو بە قوربان چۆنی باشی حواڵ باشە کاک دڵشاد گوێم لێتە بە قوربان فەرموو کاکە پێی بڵێن با قسە بکە کاک دڵشاد قسە بکە برا قسە بکە بە قوربان کاک دڵشاد قسە بکە گیانەکەم سڵاو بە قوربان سڵاو لە تۆش ئێوە لە پێنجوێن وەزعتان چۆنە پێنجوێن لە زستانە لە سەرمان و لە هاوینە لە گەرما مطاوعەکەم کردووە بەڵام گوێم لە سڵتان نییە بەخوا تۆ قسە بکە تۆ گوێمان لێتە برا قسە بکە کاک دڵشاد قسە بکە برا پێی بڵێن قسە بکە طبعا يعني من محمود بەڵێ الو بەڵێ گیان محمود لە دۆست براکەم پەیوەندەکەت پسرا لای ئێمە نەبوو بەڵێ لەگەڵ من مامۆستا قسە دەکەم بەڵێ کاک محمود بەڵێ گیان قسە دەکەم بەڵێ قسە بکە فەرموو مامۆستا بەصراحەتەن ئەوەی ئەم دەسەڵاتە حەزنیە وەزعی ئاوەکەی گرت من لە قسە دەکەم شاری شەوێکی دەێت ئەو شەوێکی ناێت مەعلەنم لە کوردستان زۆر ڕۆباری هەیە دانی هەیە بەڵام ئیسلاح نادەکەتەوە یعنی لە شار دۆ قەسەم بخوا هەندی گەڕەکیانی بوونی ناخوش هەیە هۆکاری ئەوە ئاو نییە مامۆستاکە شەوێکی دەیە شەوێکی نایێت شەوێکی دەیە شەوێکی نایێت ئەمە هۆکارە مامۆستاکە بەڵێ زۆر سپاس کاک محمود دەستەکانت خۆش بە قوربان زۆر سپاس کاک دڵشاد قسە بکە بە قوربان کاک دڵشاد کاک دڵشاد سڵاو بە قوربان سڵاو گیانەکەم تەوەرەکە ئەوەیە کە ئاخۆ بۆچی تاوەکو ئێستا گرفتی کەم ئاوی لە هەرێمی کوردستان چارەسەر نابێ برا گەورەکەم گرفتی هەر ئاو نییە یعنی مەجموعەیەک شت هەیە ئەمە هەر بە ئاوە بۆ پێکارە باوە بۆ پێبژێوی ژیانی خەڵک بۆ پێ وەڵڵاهی بەڵێ جا قوربانێ بم با یەکت بە برای خۆم بڵێت بەڵێ هەر کەسێک لەی لەم حکوومەتە بکات باوەڕم پێ چی هەر کەسێک لێی بکات چی یانی لەیمان چۆنیوە تاقەوەم یعنی هاسن کە هەر خەڵک مەرد یعنی وەڵڵاهی کارێک کراوە یعنی هەر مەکەسە بەخوای گەورە هەر حکومەت وەڵڵاهی دازانم چی پێ بڵێم وەڵا گریانم بۆ خەڵکە بەخوا تاکەی وابین کاک دڵشاد جان تاکەی ئەو خەڵکە وابێ تاکەی هەر چاوەڕوان بین ئەو ساڵ ناساڵێکی تر ها چاک دەبێ و باش دەبێ و هەر وەکو خۆیەتی و خراتریش دەبێ وەڵڵاهی تاکو هەتاک و ئام وڵاتە ئەم سەفۆڕانی بێت ئەم خەڵکە ئاوا داماو بێت و ئەم خەڵکە ئەمە وەقی خەڵکە زاتە یعنی شتێک نابینی کە شایانیەوە بێت وەڵڵای ئەو خەڵکە سەری خۆی یەشێنێ ئەمە وانیەوە وایە و ئاوێ چی بکەین بۆ نمونە چی بکەین ئەمڕۆ منە مرد کاک زۆر سپاس دەکەم بە قوربان دەستەکان خۆش بێ یعنی بەژێوی ژیانی هەر بەڵێ کاک دڵشاد سپاس دەکەم بە قوربان دەستەکانت خۆش بێ مامبەکر لە پێنجوێن مامبەکر گیان سڵاوت لێ بەم کاتت باش
سڵاو لە تۆ کاکە نۆر باشی ئەحواڵتان باش ساغ و سەلامەتن لە پێنجێن نیم لە چەمچەماڵ لە چەمچەماڵ ئەویش بەڕاستی بەداخەوە ینی کارەبایان لە تەکە و کارەبایان وەبزانم زۆر باش نییە وەکو پێویست ئاویشتان هەر باش نییە کاکە نۆر من و تۆ هاوڕێی شاخی بەڵێ جیهان جۆم لە زەنگە نییە بقسە بکە من گوێم لێتە نۆر بەڵێ ئەگەر شوێنت بگۆڕی شوێنەکەت بگۆڕی تۆزێک شەبەکەی مۆبایلەکەت پێ ناچێ مەضبوط بێ وەڵا نازم گوێم لێت نییە نازم زۆر باش برایان ئەگەر ئەو دەنگەی چاکەن مان بەکرد ئەگەر شوێنەکەت بگۆڕی یان لە تەلەڤیزۆنەکە دوورکەویەوە تۆزێک بۆی کە بڕۆ دەرەوە لە ژوورەوە شەبەکەی مۆبایلیش ئەوەش گرفتێکی ترە وەڵا هیچم گوێ لێنی نازم برایان ئێوە گوێتان دەیچێ چێ؟ کاک بێستون کاک بێستون لە شاخی سارا کاک بێستون کاک بێستون سڵاوت لێبێ کاک بێستون سڵاو من بەڕاستی شتێکم بیرکەوتەوە بەڕێزێکی ئاماژەی پێکرد گەڕەکی هەژار نشین گەڕەکی فەقیرەکان دەزانی وەکو چی وایە وەکو ئەوەیە وایە تۆ لە ماڵەوە گرنگی بە منداڵێک بە دوان بدەی گرنگی بەوانی تر نەدەی یان حساب بۆ منداڵەکەت نەکەی و مەسروفی لێ نەکەی و هیچ خەمی لێ نەخەوی و خۆشت نەوێ و جل و بەرجی بۆ نەکڕی و بەڵام ئەوانی تر بە ینی بەداخەوە حکوومەت دەسەڵات پێم وایە شتێکی زۆر ناڕێکە کە باز لە گەڕەکی هەژارنشین بکرێ بۆ دەبێت گەڕەکی هەژارنشین هەبێت لە کاتێک ئەم هەموو سەرەت و سامانە هەیە لە کاتێک ئەم هەموو پارەیە هاتوتە ئەو وڵاتە ینی کاک عەبدوڵڵا لە قادرکەرەم کاک عەبدوڵڵا جان سڵاو کاک عەبدوڵڵا کاک عەبدوڵڵا سڵاوی خوات لێبێ ئەم کاتەت باش باشی بە قوربان ئەحواڵت باشە بەڵێیان زۆر سپاس بەڵێ چۆنی برا گەورەکەم باشی کاک عەبدوڵڵا جان ئەحواڵت باشە ساغ و سەلامەتی لە نەحەی قادرکەرەم بەڵێ کانگای غاز و نەوتی کوردستان بەڵێ بێگومان بەڵێ ئەم هەموو نەوت و غازە لەوێ ئاوتان لەو منتیقا کۆمپانیای دانەغازی ئیماراتی لەو منتیقای شەکا و کنەپشتینەکە ڕۆژانە تەنکەرەنە و دەڕوا نزیکەی دێوا هەیە 145 نەفەر بەڵێ بێئاوی و کەم دەرامەتیەوە حکوومەتە لامان لێکات و کۆمپانیای گیزەبەلاحی لە منتیقەکەدا هەیە چەندجارە داواکاریمان کردێتە نەحێ و کۆمپانیای دانەغاز تاوەکو ئێستاکە بە هیچ ئاوڕێکی لێ نەداینێتەوە کۆمپانیای دانەغاز چەندجارێک هەوڵیدا کێشەکانمان چارەسەرکە بەڵام پارەیدا و لایەنی پەیوەندیدا پارەکەی فت کردووە یعنی تەنها ماندووبوون و تۆز و خۆڵ و دووکەڵ و بۆنە ناخۆشەکەی بۆ ئێوەیە لە دەبەرەکە کاک عەبدوڵڵا قسەیەکی زۆر تەواوە یعنی غازی و نەوتێکی زۆری تایە چەند جارە پارەی سەرف کردووە بۆ جارەکان بۆ چارەسەری ئەو بەڵام لایانی پەیوەندیدار و لایانی مەسئولی منتیقەکە پارەکە خۆڵاتەوە پرۆژە نەکردووە چەند خەڵکی ئەو شوێنە قادرکەرەم خەڵکی ئەو دەبەرە ئەو دەوروبەری ئەو کۆمپانیایانە چەندە خەڵکەکە سوودیان بینیوە چەندە کاریان پێ دەکەن چەندە ئەولەویەت بۆ ئەوانە یانەوە تەکرێکاری بیانیان هێناوە دەستی کاری بیانیە هێناوە کاک عەبدوڵڵا والله گوێ بگرە کۆمپانیای وایە
1000 تورکیا ورده خەڵکی تورکیا 1000 تورکیا ورده 250 عەربیا وردووە خەڵکی مەدرسە مغیبی ئیشە بەناوی 1000 کلیەکانی تورکیا وردووە لەگەڵ ئەو دەڤەرەی ئێوە لەگەڵ ئاو چۆنن کاک عەبدوڵڵا جان؟ والله لەڕووی ئاوە زۆر خراپی زۆر خراپی لەژێر هێڵی سەتۆی لەدل بەڕاستەکەی لەڕووی ئاوە زۆر خراپی بەڵێ ئەسین ڕۆژانە بە تەنگەر ئاوە کڕین و ئەم گەرماشە خۆی ئینسان پێویستی بە ئاوە بەوەی ئاژەڵواژەڵداری و هەموو ڕۆژێ تەنگەر ئاوە کڕین. بەڵێ دەستەکانت خۆش کاک عەبدوڵڵا جان زۆر سوپاست دەکەم زۆر سوپاس دەسمە پیرەمەگرون کاک مەحموود سڵاوی خوات لێ بێم کاتت باش ئێوە وەزعتان چۆنە ئەحواڵتان چۆنە؟ کاک مەحموود عەلەیکوم ئەسسەلام وەرەحمەتوڵڵا برا گەورەکەم چۆنی ئەحواڵت چۆنە باشی؟ سپاس بۆ تۆ سپاس بۆ تۆ سڵاو بۆ خەڵکی پیرەمەگرون سپاس دەکەم بە قوربان. نازانم ئەگەر سەوت جێم لە سەوتی نەبێت. بەڵێ لە چیەوە بپرسین یعنی لە کەمی ئاوە بپرسین لە کەمی نەوتەوە بپرسین یعنی ئەم هەرێمە بەڕاستی بەدەست کەسانێکی مافیا و دز و گەندەڵەوە بەڕاستی گیری خواردووە یعنی هەرێمێک پڕ لە داهاتی نەوت و بەنزین و بۆمرگ و ئەم هەموو خێر و بێرە میلەتەکەی ئەم هەموو میلەتەکەی هەر تەقید و هەزارە باشە ئەم هەموو ئاوە ئەم هەموو بەنداوە ئەم هەموو زێ باشەقەی ناکە ئەرێ عەیب نییە زستانان هەولێر ئاوەی بە زستانان هەولێر ئاوەی بە ئێستا سونیانە لە کەمی ئاوا بکرێن ئەی هاوار یعنی ئەم زێی تەوەش بەسی هەولێر ناکە بەخوا بە زیادەوە زەی کەڵک بە زیادەوە بەشی هەموو کوردستان دەکات بە دووسێ جار. بەڵێ دەستەکانت خۆش کاک مەحموود زۆر سوپاس کاک مەحموود. باوکی عەبدوڵڵا لە هەولێر. بەڵێ باوکی عەبدوڵڵا بەڵێ برا باوکی عەبدوڵڵا لە هەولێر قسە بکە بە قوربان. السلام عليكم. سلام ورحمة الله برا باشی؟ بنگنانە والله ما جان فەرموو قسە بکە کاک باوکی عەبدوڵڵا. نور بنگنانە لەکنە من کاکە من جێم لێتە بە قوربان قسە بکە. السلام عليكم. سلام ورحمة الله. کاک باوکی والله وەکو پێشنیار ئەمن هەر پێشنیارێکی دەدەم ئەگەر گیان لێ بیلانی بەرترت. پێشنیاری کو مەسەلەن؟ ئەمە ئاومان زۆرە یعنی مەسەن زێ بچووکمان هەیە ئاوی کەمان هەیە ئاوی برێنتیسمان هەیە دەکرێت خاوێن بکرێتەوە مەسای لەسەر دەڵێ بکرێتەوە ئاوی قورس لە بۆ ئاودانی پارکەکان لە بۆ غەسلەکان لە بۆ ئاودانی نەمانگەکان زۆر شوێنی کە هەیە پێویستی پێیکی ئاوی بیرەکان قەپات بکرێت ئاوی زەیەکان بەکاریان بەنداو دروست بکرێت لەو بەنداوانە سوود وەربگیرێت چونکە لە هەولێری ئێستا بەژێرەی ئەوەی کە بیستیتم دەرێ 700 مەتر ئاو دابەزیە باشە 700 مەتر ئاو دابەزیبی ئەتو چاوەڕوانی دەکەی یانی چاوەڕوانی بێ ئاوی زیاتر دەکەیت دەبی خەم بخورێ دەبی لایانی بەرترت خەم بخوات لە وەزعانە بەڕاستی ئێستا کەمە ئیفرازیەک و دوو سێ هەیە لەوەی بێچکە 5 دروست کرێ لەبۆی ئاوی بیرەکان بەکارنێ لەوەی ئەمە ئاومان بژێتەوە نەک ئاومان زیاتر دابەز پێویستمان بەنداوی زیاتر هەیە پێویستمان بەو ئاوەی کە لە هەولێرە دەستە خوارێک ئاو بکرێت لۆ حەدیقەکان لۆ پارکان دووبارەی دەکەمەوە لۆ باخچەکان و ئەوانەی کە پێویستیان پێیە پێ ئاو بدرێ ئاوی بیرەکانمان بەقیڕۆ نەڕوە. دەستەکان خۆش زۆر سپاس زۆر سپاس بە قوربان. باوکی محەممەد لە سێ سادق باوکی محەممەد سڵاوت لێبێ
سڵاو لە جەنابش حواڵتان چۆنە چاکن باشن پاسەکەم دەستخۆشی لە بەرنامە سێ سادق گەرمەوە نییە گەرمە بەڵام ئەو نیسبەتەش نییە باشە ئەی لەگەڵ ئاو وەزعتان چۆنە بەڵێ سێ سادق اعتماد دەکەنە سەر چ ئاوێک ئاوی بیر ئاوی سیروان نازم دەگاتە لای ئێوە ئاوی سیروان ئێستا وەزعی چۆنە من پێشەکی دەستخۆشی لە بەڕێوەبەرایەتی ئاوی کە من نەبووە بەشمونەی فەرمانبەرێکی شوێنێکی داوام ناکەم و پەیوەندیشم بەی سوزدۆ ڕاستی بەڕێوەبەرایەتی ئاوی سێ سادق هەر لە ئەوڵ تا ئێستاش تا ئێستان دەقیشە مەستە لەگەڵ دواکەم کارێکی جوانیان بە بەرنامە ئاو ئەدەن و دەستخۆشییانەکەم ئاویشمان بەبەردام زۆر باشە بەنسبەت تەوەرەکەیش بەڕاستی هەندێک شۆن هەیە گرفتی ئاوی هەیە ڕاستە خەڵکی نەشارەزا و خەڵکی بێئەزمون لە هەندێک دایرە و هەندێک فەرمانگە دەوامەکە بۆ یەکەم ئاویە ئەگینا ئەگەر ینی کاک باوکی محەممەد ئەگەر پرسیارێک لە جەنابەت بکەم من ڕۆژێک بیستم دەڵێن ئێمە لە هەرێمی کوردستان گرفتی کەم ئاویمان نییە گرفتی ئیدارەدانی ئاومان هەیە ئەنی جەنابەت پێ دوایە کە کەسی نەشیا و وای کردووە کە ئاو بەو شێوەیە ئاوای لێبێ ئەنی نانتوانیوە لە قەزا و ناحیەکان و لە شارەکان چارەسەری ئەو گرفتە بکەن بەڵێ گومانیتیانی ئەوە گومانیتیانێ بەڵێ ئێمە ئەگەر پرۆفیسۆر و فەیلسوف بێ لە بواری ئاوە لەبەرەوەی کە خێتی نییە ناتوانێت لە شوێنی سیاوە دامەستێ بۆیە ئێمە ئێمەی کێشەی خیزمانەیە تەداخلی کایەکانی ژیان کردووە لەبەرەوە سەبەن کێشەی ئیدارەدانیشمان بۆ دروستەبێ کێشەی ئاوە کێشەی کارەبایە هەموو کێشەکان ئێمە خەڵکی شێومان نیە بۆ جێگای سیاوە ئێتەوە دەرخەزیری کێشە نیە هەرمەت ئەو فەڕی بۆ شوانێک ئەگەر شوانیش لێت ئەکەنە ئەو شوێنە نێوەی حەزیە بەڵام ئەگەر فەیلسوف لەو بواران ناکەنەوە جێگا بەداخەوە ئەم حاڵەتانە هەیە زۆرە ڕاست دەستەکانت خۆش باوکی محەممەد بەڕاستی ینی یەک لەو قسانێکە و بەڕێزە کردی ینی بە حقت ئەوەیە کە کەسی شیاو دەبێت لە شوێنی شیاو بێ کەسێک کە مدیر ناحەیەکە یاخود بەڕێبەرێکی ئاوە یاخود بەڕێبەرێکی شارەوانیە یاخود مدیر ناحەیەکە هەر کەسێکە کە بەڕاستی کە شیاو نەبوو دایمەنێ کاکە هەر لە حزبەکەی خۆت کاکە حزبی دەسەڵات کاکە هەر لەو حزبەی خۆت خەڵکی بە کەفاعەت هەیە خەڵکی دڵسۆز هەیە خەڵکی شارەزا هەیە ئەوی دابنێ ینی خۆمە ناڵێن کاکە لە حزبەکەی خەسمت لە بەرامبەرەکەت لەوی دایمەنێ لاوەکەی خۆت داینێ ینی بەڕاستی ئەمەش یەکێکە لەو گرفتانەی کە بەداخەوە بەرەوکی ئەم هەرێمەی گرتووەکە کەسی نەشیا و لە شوێنی شیاو دانراوە یاخود بە دیوێش کە بڵێن کەسی شیاو لە شوێنی شیاو دانەندراوە بەداخەوە ئەمەش یەکێک لە گرفتەکان کە لە زۆر لە شوێنەکان بەڕاستی ئەو شوێنیان وێران کردووە ناتوانن حەقی خۆی پێ بدەن و لەو لاشەوە خەڵکێکی زۆری پسپۆر و شارەزا و لێزان هەیە بەڵام لەبەر ئەوەی کە خزمی فلان کەس نییە لەبەر ئەوەی کە دۆستی فلان کەس نییە لەبەر ئەوەی کە چۆن دەڵێ نزیک نییە لە فلان و لە فلانە مەسعود نایکەنە بەرپرس ئیدی کەسێک دادێنن کە هیچی لێ نازانێ ئەوەی کە دەیبینن ئێستا ئەو هەموو کەم کوڕێکە هەیە بەداخەوە لە نەتیجەی چییە ئەگەر وڵاتێک بە سیستەماتیک بێ ئەگەر هەرێمێک بە سیستەماتیک بێ ئەگەر کەسانێکی بە پلە بەرز بنەوە و بە پسپۆری خۆیان بگەنە شوێنی خۆی بێگومان وا نابێ دوزار ینی ئەو بابەتی مەسلەی ئەو کارەبا و ئەو شتانە شتی زۆر ینی بەڕاستی سادەن شتی زۆر سەرەتایین شتی زۆر بیداین دوزار لە هەرێمێکی وەکو هەرێمی کوردستان کە سوپاس بۆخوا بەنداو هەیە و ڕووباری باش هەیە و ینی ئاوی سەرچاوی کانی هەیە سەرچاوی بیر هەیە و هەروەها باران بەداخەوە ینی تۆ لەم هەموو سەرچاوەیە ئەم هەموو ئاوە کە هەیە نەتوانی ئیسیفادە بکەی و نەتوانی چارەسەری گرفتەکان بکەی لە ماوەی 32 ساڵ تۆ نەتوانی وا بکەی کە شتێک بکەی فعلەن خەڵک لەو ناخۆشیە ڕزگاری بێ من ئەگەر لەو ڕۆژانە هەڵەنە بم جێم لە سەرۆکی شارەوانی هەولێر بوو کاک عەلی ڕەشید وتی ئەگەر ئیفراز چوار ئەنجام بدەین تەواوی بیکەین ئەو پرۆژەیە تا بەلانی کەم 15 ساڵی تر کەم ئاوی لە هەرێمی کوردستان یاخود دڵێن لە هەولێر نامێنێ دەی باشە بۆ نایکەن کاکە چێ دەستی گرتوون چێ دەستی گرتوون ئەم هەموو پارەیە هەبوو بۆ نەتان کرد ها دەی ئێستا بیکەن خۆ نەچوە بچێ خۆ ئێستا کات درەنگ نیە
ئێستاش بیکەن بە ئەوە تازە ئەوە هاوینەکە بەرەو کۆتایی دەڕوە با هەر هیچ نەبێکا کە دەست پێ بکەن بۆی کە لە هاوینێکی تر تووشی ئەو گرفت و ئەو کێشانە نەبینەوە بە هەمان شێوە ئەوەی کە لە زەی تەقتەقە بڵێن لە ئاوی دوکان کە دێتە خوارێ ئەوەی کە لە زەی سیروانە باوەڕتان هەبێت تەنها ئاوی بێخاڵ ئاوی بێخاڵ ئەو ئاوە سازگار و جوانەی کە دێتە خوارێ ئەگەر وەکو پێویست هەرێمێکی خەمخۆر هەبێ بۆ گەلەکەی بڕوا بکە لەوانێ ئەگەر مبالغە نەکەم بڵێم تەنها ئاوی بێخاڵ بەشی هەموو قەزای سۆران و ڕواندز و هەموو ئەو قەزا و نەحیانە دەکە کە تا هەولێر و تا دەگاتە هەولێریش بەداخەوە ینی بۆچی ئێمە ئاوا بمێنینەوە بۆچی ئاوا ینی دەستەوەستان بین ئایا ئەمە دەستەوەستانیە لە نەزانیە لە ئێهمالیە لە بناری کۆسرەت کاک مستەفا گیان بەڵێ السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. تسوني كاك مصطفى جان. بخوشين بو جناب توها وكاران تو بيران بيتراني كرار ياسماني فيام. زور سپاس بو برزت أحوال تسونا باشي. كان حاجة الوري من قرفتي كم آوي نبوني جادا نبوني سوتماني وبجيبي جيا نبوني متابو في خالد جرموا ما لا يبزنا بستان معلومة دانه او د صلات الجندليه ستي خوش خلق برسيبه بوي مجبور بوان بين اثار وان رولوا كا بشواني وكا بوي خلق في خوش خلق بيدين بي بو اوي حرام وحلال في كلكا قرب قوام كا في خوش خلق من خندوار بوي خلق رشو سبيتي كلكا ار اوان اعضاء من خلق شنو كان سيتي كجتنها او ديال خلق كل بي اوانيش لسرو حيز لسر كارنو هر اوان براغوله بالمرام خطاي خو معنا اوان حفظوا خلق داعش بخص ما بن أحبارين وكخواي جورا باسي فرعون ذكر باسي جند كان شيء ذكر بخص ما بن أحبارين تسوي ما ذكر خواي جورا فرمي أن اعبدوا الله واجتنبوا الطاغوت إخوان فرستنوا بس كان طاغوت أمر المال خواي كي بس ما طاغوت نكد بويا بودر أوروجيشن ذاتش ما قابلة والسلام عليكم ورحمة الله. وعليكم السلام ورحمة الله. تخرج برازور سباس. بله باوچی أحمد لسمسمال. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. باشي برزم. زور سپاس برای گەورم. حواڵتان چۆنە باشن ساغ و سەلامەتن؟ بەڕێزی باشی. ئێوە لەگەڵ ئاوا بارودۆختان چۆنە؟ بەڕێزم لەگەڵ ئاوا بڵین چۆنی وەڵی باشی نەخوا بەزارێ خراپین بەس بەتابەتی هەمووی خەتای خەڵکەکەیە هەموو یەکدەم و یەکڕەن نییە خەتای قایمخانەکەمانە بە خۆمانەوە نایە بەتەنەوەمانەوە نایە گەڕێکی وایە ئیسەمە بۆنی من لە گەڕێکی قادرکردنەکانی ڕۆژانی دوازە ڕۆژ ئەجاری ئەومان دێت کە هەموو کە سوکاری سێدوەن پالە لە چەند ڕۆژ کاک باوچی ئەحمەد؟ 12 ڕۆژ جاری ئەومان دێت هەموو کە سوکاری سێدوەن پالە 12 ڕۆژ جارێک؟ بەڵێ. ئەی ئەو خەڵکە ئەنی ئەعتماد دەکەنە سەر چی؟ لەکوێ ئاو دەکەن؟ یەکەم خوا و دووەم حکومەتی بەماوە بەسەر چوو بەچەند بەسەرەتی چێ ماوە تام دەیبەسی. سبحان الله. دەستەکانت خۆش باوکی ئەحمەد دەستەکانت خۆش زۆر سپاس بەرزان و خۆشەویستان بەم ئەندازەیە دێمە کۆتایی ئەڵقەی ئەم جارێ بەرنامەی دوانگەی خەڵک تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.